بۆ پێشکەشکردنی یاریەکی پڕ لە تام و چێش لە سەرداوای ژمارەیەک لە ڕۆژنامەنووسانی شاری کەرکووک و بە مەبەستی تێکەڵاوبوون و ئاشنابوونی زیاتری ڕاگەیاندکارانی وەرزشی یاریەکی دۆستانە لە نێوان هەردوو هەڵبژاردەی ڕۆژنامەنووسانی کەرکووک و سلێمانی بەڕێوە چوو. لە تایمی یەکەمدا تیپی هەردوو هەڵبژاردە چەند هێرشەکان گەیاندە سەر گۆڵی یەکتر. سەرباریەوەی بۆ هەردوو تیپ 2 پەناڵتی دروست بوو، بەڵام چانسی یاوەری کەسیان نەبوو. 45 دقیقەی یەکەم بە یەکسان بوون کۆتایی هات. بەڕاستی دەرفەتێکی جوانە بۆ ڕۆژنامەنووسانی وەرزشی کەوا لە شاری کەرکووکەوە لە یاریەکی دۆستانە بەرامبەر هاوڕێیانیان لە شاری سلێمانی یاریەکی و ئەنجام بدەن. بەڕاستی ڕکابەرێکی جوانە و هەستی گەنجانەمانە جوولێتەوە لەم یاریە و هیوادارم ئەم جۆرە یاریە ببێت فراوانتر بێ لەگە شارەکانی هەولێر و سلێمانی هەولێر و دهۆک. بەخێراتنی برا ڕۆژنامەنووسانەکانمانەکەین لە شاری کەرکووکەوە بەڕاستی زۆر خۆشحاڵین ئەمڕۆکە لە نێو یاریگاکانە دیمەنێکی جیاوازترە بینین. ئێمە لە ڕۆژانی ڕابردووەمان بینی ئێمە وێنەی یاریزانان و ڕاهێنەرانمانە گەڵام ئەمڕۆ ئێمە خۆمان بووینەتە یاریزان لە نێو یاریگاکانە. بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆشە، توان بڵێم ڕۆژێکی مێژوویشە کە کۆمەڵێک ڕۆژنامەنووسی وەرزشی لە شاری کەرکووکەوە هاتوونەتە ئێرە. بە خۆشحاڵیەوە لە تایمی یەکەمە یاریەکە بێ گۆڵ کۆتایی هاتووە پەنارتێکیشم کرد. ئەمە یاریەکەی بەڕاستی خۆشتر هاتینە شاری سلێمانی و گەمێکمان تەواو کرد بە بێ گۆڵ. هیوادارم ئەمە بەردەوام بێت و لە بەرنامەشە هەیە سەردانی شارەکانی دیکەی کوردستان بکەین وەکو هەولێر و دهۆک و ئەمەش یەکەم جار و دوجار نابێت. بە هیوام بتوانین کاتێکی خۆش لەم هینە زیاتر بەرینە سەر. لە بەشی دووەمدا ڕۆژنامەنووسانی شاری کەرکووک باشتر دەرکەوتن و توانیان فشارێکی زۆر لەسەر گۆڵی ڕۆژنامەنووسانی سلێمانی دروست بکەن. لە دەقەی 60دا محەممەد خالید بە سوودوەرگرتن لە پاسێکی جوان ڕۆژنامەنووسانی کەرکووکی کردە خاوەن گۆڵی یەکەم. پاشان و دوای 20 دقیقا ئارام شێرکۆ جارێکی دیکە تۆڕی گۆڵی ڕاگەیاندکارانی سلێمانی هەژاند. بەر لە یاریەکەش بە چەند دقیقەیەک کاروان زیرەک گۆڵێکی بۆ ڕۆژنامەنووسانی سلێمانی تۆمار کرد. یاریەکەش بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرشەوەندی ڕاگەیاندکارانی شاری کەرکووک کۆتایی هات. ماوەتەوە بڵێن یانەی خاک و سۆلاف و ئیدارەی کەناڵی ئاسمانی کەرکووک و لقی کەرکووک لیژنەی ئۆلۆمپی بە سوپاسەوە هەموو ئەرکوتێچوونی و گەشتە وەرزشیان لە ئەستۆ گرت. ئاکۆ سەرکەوت، کەناڵی ئاسمانی کەرکووک، سلێمانی. جارێکی تر پاڵەوانانی تێپی هێزی لەشی یانەی سۆلاف توانە و لێهاتووی خۆیان سەپاندە بەسەر یاریزانانی تیپەکانی تری یانەکانی کوردستان و بە وزە و هێز و قۆڵ و بازووی پلەکانی پێشەوەی بەشێکی زۆری